سەدای کاروانی فرقەت دێ دەڵێن سەر قافڵە چی یارە زڕەی پێشەنگی هیجرەت دێ مەگەر کاڵای خەمبارە ترنگەی تەپڵی باز ئەتڵانی چاوەش دەنگی جارچی دێ بە تیپی خەم دەڵێن نامەرد ئەسەر دڵ ئەمڕۆ ئێلغارە دەڵێ ئەسپی فراقسم کۆڵ دەکاوا لێڵە بیناییم دەڵێ تەپڵی تفاقیان ژەن کەوا گوێم پڕ لە هاوارە عەجەب دەرناچێ ڕۆحم شاهە شاماتە بەری کۆچی دەڵێ شامە نەهاری چونکە بێ سەردارم شارە لە پێش بەیداخی شادیار ئەواز پیدا ئاغاوێ لە پشتی پیسوپا سالارەوە پێشبەند و دۆندارە ئیتر سوارە و تفاق و دەست و پەیوەندە بە دوویاندا بە تیلایش ئەوی سەیریان بکە جەرگی دەبێ پارە ئەمان سەر قافڵەکی کاروان دەخیل سەر چەرخەچی لەشکر ژڵەوەڵ کێشە ڕەحمێکە کە جارێکە و هەرەم جارە دەبا تێر پڕ بەدڵ سیرتان بکەم چونکە یەقینە لام بەبێ و منیش دەمرم لە دەزەم چەرخە بێبارە ئەوە ئێوە دەڕۆن حەق بێ بە پارێزگارتانمما بە کەی دەسپێرن ئێوە تو خوداتان ئەم بریندارە کە ڕۆین تو خدا کێ بێدە سەر ناڵین و باڵین کە بمرێ کێ هەڵگرێ و دەفنیکە ئەم موردە بێچارە ئەگەر نایبەن لەگەڵ خۆتان بە کوشتن سایلاجی کەن کە وەڵڵا ئەو لە پاش ئێوە لە ڕۆحی خۆشی بێزارە بە وەڵڵا حاجەتی قەتڵی نییە هیجرانتان مەرگە چ فایدە هەر وەکو کوردی ئەویش گیان سەخت و بێعارە هەمیشە باش بن سوتاوی سارای ڕەشپۆشان بەدەز عاشقەوە کوژاوی ئاڵای باڵا نەمامان لەسەر مەشقەوە تاکە گوڵی مەحموود بەگی ساحب قڕان کوردی ناوە کوردی گیان کوردی زبان لەم سۆزەوە بوو کە تەقیوەتە کارێزی بەرزی شعری کەوا بوو کوردی هەم شاعیرێکی کوردی بووە هەم غەرامیەکی کوردی بووە هەم دەروێشێکی ڕاستەقینەی کوردی بووە ئەمە بەشێک بوو لە پەخشانێک کە بەهشتی مامۆستا علادینی سەجادی دەرباری شاعیری ئەم ئەڵلقەی قەلەندەرخانەی وتووە کوردی هجری نازناوی شعری مستەفا بەگی ساحب قڕانە کاوشانی نالی و سالم کۆڵەکەکانی قوتابخانەی شعری کلاسیکیان لە باشووری کوردستان دامەزراندووە ئەمەڵقەیە تایبەتە بە مستەفا بەگی کوردی بۆ قسەکردن لەسەر ئەم شاعیرە کە بێگومان ئەمیشێکێکە لە شاعیرە کلاسیکەکانی دیکەمان بە میوانداری هەرێک لە بەڕێزان شاعیر علی پێنجەنی لەگەڵ مۆزیکژان بە ئەمێری ڤایۆلین هەڵۆ غەریب لەگەڵ هاوکارم ڕزگار ئەمین لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی قەلەندەرخانە ئێمە هەر کاتێک قسە لەسەر هەرێک لە شاعیران نالی و سالم و کوردی بکەین دەبێت بگەڕێینەوە سەردەمی ئەمارەتی بابان و سلێمانی چونکە باڵپشت و ژینگەی ئەمارەتەکە ئاسەواری بەسەر ئەم شاعیرانەوە ڕێچکەی شیعریانەوە هەیە بە قسەکردن لەسەر ئیمارەتەکەم هاوکات ئەشمەیە بپرسم کوردی لەکوێی ئەو سێ کوچکێدایە و پەیوەندی بە ئیماراتەوە لە چه ئاستێکدایە وەڵامی تۆ چێ بێ بەڕێزعەلی سوپاس بۆ بەرنامەکەتان و بۆ تەرخانکردنی و کاتی کە یاوتانە بە یەکێک لە شاعرە دیارەکانی دنیای ئێمەکە مستەفا بەگی کوردیە لە ڕاستیا ڕەنگە من بۆ خۆم تۆزێ مخالیفی ئەوە بم کە ئەو سێ کوچکەی ئاوان ناو ئەبرێتووە پێی دەوتە سێ کوچکەی بابان چونکی بابان بۆ خۆی ئەنزیمەیەکی سیاسی کۆمەڵایەتی کارگێڕی بووە کە دەسەڵاتیە بۆ لەم ناوچاو مێرنشینێکی دیاریکرااو بووە و ئەم سێ کوچکەیەش کە ناویان نالی و سالم و کوردێ لە ڕاستیا سێ مرۆڤی ئێجگار گەورەی دنیای ئێمن کە بە نالی دەست پێکات وە زمانی کوردی لە سەردەستی ئەمانە ئاپژێت وە دیالێکتی کرمانجی خوار و لە ڕاستیا لە سەردەستی نالی بە تایبەت و هاوڕەکانیدا سەرپێەکەوێت ئەلێرەوە ئەکرێ بڵین مستەفا بەگی کوردی و نالی و سالم سێ کوچکەی شعری کوردین نەک سێ کوچکەی بابان من بۆ خۆم بڕوام وایە مێرنشینی بابان وەکتم مێرنشینێکی سیاسی ئیداری کۆمەڵایەتی و ئەم شاعرە گەورانە
مرۆڤە گەورەکانی ناو دنیای زمانی ئێمن واتە ئەکرێت دەیان میرنشین بڕوات و بێت بەڵام ئەگەر نالی زمانی کوردی لە کرمانجی خواروانە تەقاندایەتەوە و نەبوایەتە ئەو زمانە ئێستێمە خاوەنیم زمانە نابین بۆیە من بەداوای لێبوردنەوە ئەمەوێ نالی و سالم و کوردی تۆزێ باڵاتر لەوە مامەڵیان لەگەڵا بکەین کە پێیان بڵین سێ کوچکەی بابە علی خۆی ڕاستە سێ کوشکەکە ئەوان نین مەسەن مەشوی مەحویشیان لەگەڵا بەڵام ئەم سیانە دامەزرێنەری ئەوەن بەڵام قەت ئەوە لەبیر ناکرێت کە ئەمان لە ناو ڕەحمی ئەمارەتی بابانە توانیان ئەوە بکەن ڕاستە لە ناو لە بۆتان ئەحمەدی خانی دروستە لە ناو ڕەحمی ئەمارەتی بابانە دێنە دەرەوە بەڵام ئەمانە مرۆڤە دڵشکاوەکانی ناو میرنشینی بابانیشنە ببیرێت نەچێ نالیکێکە لەو پیاوانەی کە ینی سەر هەڵەگرێ ئەڕوا و سالم قۆناغێکی زۆری لە غەریبایەتیا بە سەر و بالمناسبە مستەفا بەگی مرۆڤێکی دڵشکا ینی من زۆر جار بە مستەفا بەگی کوردیڵم یەکێک لە پیاوە دڵشکاوەکانی ناو میرنشینی بابانە و ئەکرێ بڵێم یەکێک لە قوربانیەکانی ناو میرنشینی بابانیشە چونکی بۆ خۆتان نەزانن لە هەموو عەسرێکە منەوەرین و خوێنەوار و ڕۆشنبیرە گەورەکان کێشیان لەگەڵ دەسەڵاتە هەبووە و کێشەی دەسەڵات و ڕۆشنبیر لە سەردەمی نالیەوە دەست پێەکە دەنا بێدەلیل نییە نالی لە شامەوەڵێ ئەرێ ئایا مەقامی ڕوخسەتە لەم بینە بێمەوە یا مەسلحەت تەوەقوفە تا یەومی نەفخی سوور سالم لە بینی مەشهەد و ڕێیاڵێ خۆزگە ئەمزانی لە تارانە نەجاتم کەیە بێ کۆی یارم مەشهەدە یا مەنزڵم هەڕێیە بێ مستەفا بەگی کوردی کە لە قەبی هیجری نازناوی هیجری کە یەکێکترە نازناوەکانی بە بڕای من پەیوەندی بەو خاک بە کۆڵی و غەریبی بە کۆڵیەوە بۆ کە بەردەوام لە ناو کوردی ئابووەوە ئەمە کە لەم ڕەحمی میرنشینی بابانە شەوێنە دەرەوە ئەمانە پیاوە دڵشکاوەکانی ناو میرنشینی بابان بۆیە منەمەوێت تۆزێ باڵاتر میرنشینی بابان وەک ئەنزیمەیەکی سیاسی ئێمە مامەڵی لەگەڵاکەین و ئەم سێ کوچکەیە وەک جەنابی شوتە ڕەنگە مەحویشی تێبکەوێ و دواتر درێژە ئەکێشە بۆ دنیای شاری ئەمانە سێ کوچکەی شعری کوردین سێ کوچکەی تەقانەوەی زمانی کوردین سێ کوچکەی سەرپێخستنی دیالێکتی کرمانجی خوارون ئەگەر بینەوە سەر کوردی ئەمە ڕوونکردنەوەیەکەوە دیارە ئەوی زۆرە لە خوێندنەوەی لە چاو خوێنەوانی تر کە بۆ سەردەمەکراوە سەرچاوەکانی شعری کوردی چین ینی نزیکی لە نالیەوە چی بۆ لە سالمەوە چی و یا خۆی لە شوێنێکی تایبەتەوە پەیوەندیەکان چۆن بۆ یا خۆی چۆن سەر پێکەوتووە خۆی سەرنج بە لە بینی سالم و کوردیا جۆرە لە خزمایەتیشە بووە و جۆرە لەوەی کە ینی لە ناو دەسەڵاتی میرنشینی بابانە بوون مەسەن باوکی مستەفا بەگ وەزیر بووە باشە بەڵام کاریگەربوونی مستەفا بەگی کوردی زیاتر بە نالیە ینی کاریگەربوونی مستەفا بەگی کوردی لە ڕووی دنیابینی شعریەوە جۆرێ لە ناسکی جۆرێ لە شعریەت لە ناو دنیای نالیە هەیە لە لای مستەفا بەگی کوردی ڕەنگایەتەوە بە زمانێکی کوردی تر چونکی من بڕوام وایە قۆناغی مستەفا بەگی کوردی زمان ڕوونترە زمان کوردیترە شەفافتر ئەدوێ بۆیە من بڕوام وایە لە ڕووی فۆرمی زمانەوە مستەفا بەگی کوردی ئەوەندەی مەیالە مەیلدارە بەلای نالیە ئەوەندە مەیال نەبووە بەلای هەری یەکێ لە نووسەرەکانی سەنایەتی خاڵمەڵێ نالی و کوردی ئەمەگە نزیکن ئەناسرێنەوە بەڵام سالم نە ئەڵا تا جار هەیە شیعری نالی و کوردی تێکەڵ بووە لە دیوانەکانە جۆرە لە بەڵام سالم زمانێکی زیاتر ڕەنگە لە دنیابینی ئێمە خاڵی هاوبەشمان لە بینی هەرسێکیانە هەبێ خاڵی هاوبەش لە بینی هەرسێکیانە قسەکردنە لە غەریبیەکی قوڵ ینی غەریبیەکی قوڵ لای ئەم سێ شاعرە وجودی هەیە قسەکردن لە کوردی بوون بە کوردی نووسین خەمخۆری بۆ کوردی بەڵام نەک بۆ فۆرمە ناسیۆنالیزمی کە لە قۆناغی سەدەی 20 تا سەر ئەڵەیە بەڵام ئێمە لە کۆتاییەکانی سەدەی هەژدە و سەرەتای سەدەی نۆزەیە سێ شاعیرمانەیە بە دنیابینی خۆیان دنیابینیکی هاوبەشی کوردیان هەیە غەریبایەتیەکە هاوبەشەتیانە سەفەرکردنیان هاوبەشە دڵشکاندنیان هاوبەشە بەڵام لە فۆرمی وشەیە من بڕوام وایە سالم وشەی عەرەبی و فارسی زیاتر بەکارهێناوە مستەفا بەگی کوردی زۆر کەمتر لە نالێت هەتا من بەڕاستی زۆر شەری دێتە خەیاڵم و شاعرە ئەوەندە کوردی ئەدوێ من سەرسام لە ئێستاە کە لە بەرنمەیەکی وایە قسەکەم ئێمە کەم شاعرمانێ ئێستا ئەتوانێت بەو کوردی قسە بکە لەیلەکەی بێمەیلەکەی مەحبوبەکەی عیارەکە شۆخەکەی
ئەمە جۆرێک لە ڕوونیە لە زمانە کە بە بڕای من لای نالی شیشتا ئەو ڕوونیە لە زمانە ئامادەین ئەمەینە سەر ئەو لایەنی تەکنیکی شێعر لای کوردی مادام باسی لەیلەکەی بێمەیلەکەی با سازان خان بۆمان فەرموو. مستەفا بەگی کوردی دەفەرمێت لەیلەکەی بێمەیلەکەی مەحبوبەکەی عەیارەکەم شۆخەکەی بەدبەختەکەی بێرەحمەکەی غەددارەکەم زاڵمەی لە خودا نەترسەی کافرەی بێمروەتە قاتیلێ عاشق خوژەی جەلادەکەی خونخوارەکەم گۆڵبەدەن سیمین زەقەن خەت یاسەمین فندق دەهەن ئەسمەرەی قەت عەرعەرەی ناز و نەسا گەددارەکەم لەیلەکەی چاومەستەکەی دڵبەستەکەی نەوڕستەکەم حڕی جەنات و تەجری تەحت الئەنهارەکەم نەوجوان ئەبرۆکەمان شیرین زوبان نوکتەدا تورگ ڕەفتار و پەری ڕوخسار و پەرچەمدارەکەم گەر ڕەقیب سەجار دەرمکە یا گوێنم پێ بدە ناعیلاجم هەر دەبێ بێم بۆ سیلاحی کارەکەم ژەهری دووری چەشتووە هیجری ئەمێستا بۆیەکە تەڵق گفتارە کەلامی لەعلی شەکەر بارەکەم سپاس پێش شارەکە دو قسەی تۆ وەرباسیم شارە بوو ڕاستە هەر لەوێەوەینەوە سەر دنیای زمان لای زمان و خەیاڵ و وێنای کوردی ئەو زمانە ڕەسەنی لەکوێنەوە ینی ئەمێ بۆ ئەمە پشت بەسم بەڕای دوو لە شاعیرەکانی خۆمان وەنمونە حاجی قادری کۆی لەو سەردەما ئەڵێ بە کوردی ئەڵێ شەهسواری بەلاغەتی کوردان یەککەتازی فەساحەتی بابان مستەفایە تەخەڵوسی کوردی غەزەلی کردووە بە بەربووتی کوردی هەروە بە شێخ ڕەزا ئەڵێن ئەڵەن کام شاعر لای تۆ زۆر شاعرێکی باشاڵێ ئەگەر شعرای قەدیم زیینو بنەوە ڕۆژی یەک جارەچم وەلایەن بەڵام ڕۆژی 5 جار سەر لە کوردیە ڕاست کوردی بۆ ئەم ئەستورەیە بۆ بەم جۆرە لە سەرسان بوون بە دنیای شاعرانە بەتابەت حاجی قایری کۆی من دەزانم زۆر سەرسان بۆ بە مستەفا بەگی کوردی بەڵام بۆ مێژووە بۆ ویژدانی خۆم پێم وایە جۆرێک لە مبالغەی تایە یەکە بازی فەساحەتی بابان بە بڕای من لە دنیای شاری کوردیا نالیە و بە کوردی خۆی پێی بڵێ ئەمە ڕازی نابێ بە خۆی بڵی تۆی یەکە بازی فەساحەتی زمانی کوردی چونکە بێت لە بیرمان نەچە نالی تایبەت بووە بۆ کوردیش تایبەت بووە و سالیمی شەر ئەمان ئەمەترافەکە و هەر بە حەزرەت بانیەکە هەنی هەتا لەو قەسیدەی کە جوابیاتەوە جوابی نالیاتەوە بۆیە من بڕوام وایە ئەمەوێت لێرەوە نەخواستە لە مستەفا بەگی کوردی مستەفا بەگی کوردی جوانیەکی ئێجگار جوانی تایە و بەلاغەتێکی ئێجگار گەورەی تایە و بالموناسب نەمێ باسی شتێ بکەم کە لە لای مستەفا بەگی کوردی هەیە لای ئەوانی تر نەبووە پێوتە سەهل الممتەنع سهل الممتنع لە ئەدەبی کوردیە ئەوەی کە سەهل دێتە گوێی تۆ بەس کە تۆ ئەتەوێ وا بکەی زۆر قورسە تۆ ناتوانی وا بکەی شعری مستەفا بەگی کوردی لە فۆرما لە گوێگرتنە ئەوەندە جوان ئەڕژێ دەگوێتەوە ئەوەندە شیرین ئەڕژێتە گوێتەوە وەک خوڕەی ئاو وەک نەسیمێکی ئێواران وەک شنەیەکی جوان وەک دەنگی کەوێک زۆر بە دڵنشین و دڵخواز بقاسبێنێ ئاوا دێتە گوێی تۆوە بەس کە ئەچتە ناو وردەکاری شیعرەکەەوە سێرەکەی ئەمە ماندووبوونی زۆرتیایە ئەمە سەهل نییە بتوانانی لاسایی بکەیتەوە واتە بۆیە لاساییکردنەوەی مستەفا بەگی کوردی یەکێک بۆ لەو شانەی کە لە دنیا ئێمە زۆر کەمە هێزی جەزبکردنی مستەفا بەگی کوردی لە ڕێ ئەمسال الممتەنعەوە بە ئەندازەیەکە کە خەیاڵەکە من کێشەکە و ئەدوا لەگەڵ خۆیان نایەڵێ لە لای خۆت بمێنیتەوە جوانی تایبەتمەندیەکانی بۆ خۆی پاراستۆ گەچی نالی سالم کاریگەرێکی باشەنەسەڵەوە ئەسا چینە لای هاوکارم بەڕێز ڕزگارێکێکی دیکە لە شارەکانی مستەفا بەگی کوردیمان بۆ بخوێنێتەوە ئەمان مردم عیلاجێ سالەڕێی پێغەمبەرە چارێ ویساڵ یا قەتڵ یا تەسکین لارسێ بۆم بکەن کارێ وها سوتا و مەسڵەتابی فریادم نەما سادەی ڕەفیقان نیوە سووتنێوەن نامرد عەرزە هاوارێ
لە کونجی سینە دەنگیای ئای دڵ دێ بە مەحزوونی وێران بێنەم دیساتێ لێی نێناڵی بریندارێ ئەلای هەر کەس دەچم مەنعم دەکا خۆت بۆچی ڕیسوا کرد درێخ کوا حاڵزانێ ڕەبی تووشم بێنێ بیمارێ لەژێر باری غەماواشانی سەبرم ڕێشە ئێستاکە فیراقیار لەبەر ئاخر شەڕی لێم بووەتە سەربارێ بەڵای مەنسوور لە دڵمیدا و مەدەدکاری نەبوو تاالێ لە دەرگای یار وەکو شێت بازی بردوو کەوتە سەردارێ لە نەزعا پێی دەڵم قوربان جەفا بەس بێ دەڵێ کافر هێما چەت دیگە تۆ سەگ مەرگی کارم ماگە پێرجارێ سەبا یارانی مەجلیسگەر هەواڵی من بپرسن لێت بڵێ کێشای مەیخانە دوو چاوی بێسوعیارێ دوڕیاقوت دەبارێ لەم کەلامە شیرینەی کوردی خودا ساکووە لە دنیادا قەدرزانێ خریدارێ دەست خۆش بێت ئەمان مردم کە پێکەوە بیستمان ئەم شعرەی مستەفا بەگی کوردی دەکرێت لەگەڵ یا ئەوە بپرسین عەشقلای کوردی خوێندنەوە و دنیابینیەکی جیاوازتری هەبووە لە شاعیرانی سەردەمی خۆی وەلای متەسەوفەکانیش عەشق پێناسی خۆی هەیە گرنگترینیان ئەو چل ڕێسایی عەشقن کە دوو پێشڕەوی سۆفیزمی شعر کە ئەوانی شەمسی تەبرێزی و مەولانای ڕۆمی دایان ڕشتۆ لە چل هەمین ڕێسادا دەڵێن ژیان بە بێ شەق هیچ بەهایەکی نییە لە خۆت مەپرسە چ جۆرێک لە عەشق خوازی ڕۆحی یاخود مادی یاخود خودایی یا دنیایی خۆر ئاوایی یا خۆر هەڵاتی دابشکردن و جیاکاری ڕوو لە هیچ جەیەک نییە بێ لە دابشکاری و جیاکاری زیاتر بۆ عاشق هیچ ناونان و ئاماژوو پێناسەیەک نییە ئەو خۆیەتی وەکو خۆی بێگەرد و ساکارە عاشقاوی ژیانەوە عاشق ڕۆحێکە لە ئاگەر گردردون شتێکی جیاوازتر ئەبێت کاتێک ئاگەر عاشق ئاو بێت بەم ڕێسەیە ئەتوانین ئێمە کۆدەکانی عاشق لای ئەم شاعیرە بکەینەوە و چۆن نتوانین بیکەینەوە عشق چەمکی عاشق لە لای مستەفا کوردی چەمکێکە لە ناو ئەدەبیاتی ئێمەیە و لە ناو لە کەوانەیەکە لە ناو ڕخنی ئەدەبی کوردیە مشتومڕی زۆر لەسەر کراوە مستەفا کوردی براوە تۆ سەر زۆر شوێن لە ناو شاری کوردیە بەڵام لە ڕاستیە ئەمەوێ من بیکەم بە سێ خاڵی سەرێکیەوە دوو تەسەوریان ئەوەی کە لە کۆنا هەیە ئەو دوو تەسەورە ئەوەیە کە مستەفا کوردی شعری بۆ ئەم عشقی مستەفا کوردی عشقێکی خودداییە یان بۆ قادر ئیلاه خوددایە یان بۆ شعبدولقاری گەیلانیە تەسەوری تریشان ئەوەیە کە کوڕێکی خۆشویستوە و ناوی قادر بووە و خەڵکی سنە بووە و زۆر جار بە دوایە ڕۆشتووە و وێڵ بووە و سەرگەردان بووە بە دوایە و واتە ئەم پیاوە کوڕێکی خۆشویست بێت لە بینی ئەم دوو تەسەورا من بڕوایەکی ترم هەیە کە مستەفا کوردی لە بە دوای جوانیەکی جاویدا گەڕاوە بە دوای جوانیەکی نەمرا گەڕاوە جوانیە کە هێزی لە مسکردنی نییە جوانی بۆیە جوانە نابێ بگیرێ جوانی بۆیە جوانە نابێت دەستت پێی بگا عشقی کوڕێک عشقەکە دەستت پێیەگا عشقی کوڕێک کشێک بە هەمان شێوە باشە بەڵام مستەفا کوردی بە دوای جوانیەکی پەنهانە دەگەڕێ لە ناو قادر ناوێکە وەک ئەو ڕوانینەی مەولانای ڕۆمی بۆ شەمسی تەبرێزیە ڕوانێ واتە من بڕوام وایە مستەفا کوردی ڕوانینێکی مەولانای ڕۆمی هەیە بە زمانێکی سفت و سۆڵی کوردی پەیوەست بمەوە عشقێکێ لە حیاتی کوردیە لە ژیانی کوردیە خۆشەویستێکی ژن هەیە ڕاست ناکام بووە ئەوە چەند پەیوەندی بەمینەوەی نای چنار بووە گەر تۆگینێکی من بڕوام وایە ئەوە ڕەبتی بەوە نییە چونکی عشقی مستەفا کوردی بۆ چنار ناوێکی کەرکووکی بچووکتر بووە لەو عشقی کە بۆ قادری هەبووە چونکی ئەوەی بۆ چناری هەبووە بۆ خۆشەویستی بووە بۆ زەواج بووە زەواج شوێنی عشق نییە زەواج لە باشترین حاڵەتە شوێنی خۆشەویستیە شوێنی پێکەوەبوون ئەخز و عەتاە بەخشین و وەرگرتنە عشق بەردەوام بەخشینە مستەفا کوردی لەگەڵ قادرە ئەبەخشێ شەڕی ئاگرە لەگەڵ داوای وەرگرتن ناکە بەڵام لەگەڵ چنەیە دەردی خۆیڵێ لەگەڵ چنارە بە دوای ئەخز و عەتایە کڕین و وەرگرتن بۆیە من بڕوام وایە مستەفا کوردی ئەوەی نەکرۆ بە بەدیلی ئەمە و لەو خۆشەویستە ناکامەشە ئێمە مستەفا کوردیمانەیە شەری غەزەلی هەیە وەڕوون دیارەکە بۆ خۆشەویستە ناکامێ من ناوی نانێم عیشق چونکە عیشق لەگەڵ شتێکە ناکرێت دەستت بەریکەوێ
کەواتەم هەموو گریان و خەم و ڕەشببینیە کە هەیە لە بەرهەمەکانی ئەم شاعیرەیە ئەکرێ بڵێن بۆ ئەو ناکامیە پرسیارێکی زۆر معقولە ئەم ڕەشببینی و ناکامی لە دنیای کوردیا کۆ ئەبێتەوە لە سێشتا یەکەم بێشانسی مستەفابەکی کوردی لە سەروەخت و شەڕی ناوخۆ و کێبەرکێ و تێکەڵپژانی بنەماڵی بابانە و ئەم وردە وردە بەرەو هەرسی بنەماڵی بابان و میرنشینی بابان مستەفابەکی کوردیکێکە لەوانەی ئەبێ بە قوربانی لە ناو میرنشینە و بەڕاستی لە دڵەوە نیگەرانە لەوەی کە ئەم میرنشینە هەرس دێنێت و نیگەرانە لەوەی دوو برا ئەدەن بەیەکە یەکیان فورسەکانیێنێ یەکیان تورکەکان هێنێ مستەفابەکی کوردی ئەبێ بە قوربانی لەم بینەیە و من بۆیە مستەفابەکی کوردیم ناوناوە یەکێک لە قوربانیەکانی ناو بنەماڵی بابان یا یەکێک لە قوربانیەکانی باشتر بڵێن میرنشینی بابان ناومێدی یەکەمی بۆ تێکشکانی میرنشینەیەکە خۆی بێتە قوربانیکە ناومێدی دووهەمی بۆ ئەو خۆشەویستە ناکامەیە کە لە کەرکووکەوە هەیبووە گەورەترین ناومێدی تێکشکاندنی مستەفابەکی کوردی ئەو عشقە جاویدەیە کە تروسکاییەک لە مستەفابەکی کوردیانە تا بتوانێت هەستی پێ بکە چونکی من بڕوامە عشق دەستی بۆ نابرێ هەستی پێکرێ ئەم سێ نقطە تانوپۆی شعری مستەفابەکی کوردیان چنیوە و هەر بۆیە لە قوربانی بوونی مستەفابەکی کوردیە یەکێک لە لەقەبەکانی هیجریە لەگەڵم هەموو خام و ناڵینەدا کە تووشی ئەم شاعیرە بووە لا هۆنراوەی دڵ لە میحنەتکەیلەدا کە ناوی 28 گۆرانی بێژی سەردەمەکەی خۆی و 31 گۆرانی ئەو سەردەمە و ناوی 11 مۆزیکژن و 15 ئەمێری جۆرەجۆری مۆزیک و ئاوازەکانیان و 5 جۆر سڕ و سەمای ئەو کاتی تۆمار کردووە کەواتە ئەم شاعیرە ئەم هەموو توانە و دەسەڵاتی لەکوێ بوو کە بتوانێت لە پاڵ ئەو هەموو خەمگینی و پەژارەیە کە تووشی بۆ چەرمەسەری بەنسیبی بووە ئەو هەموو دەسەڵاتە بە بڕای من لێوەیە دێت ئەوە بێ موزیسیانەکانمان زووتر بەهات نایە بەدەم ئەو کارەوە من پێم وایە بیت بە بیتی مستەفابەکی کوردی لەحنی تایە ینی ئەو پیاوە وا ئەحساسەکەم شارەزای موزیک بووە گۆڵ بەدەن سیمین زەقان فندق دەهان خەدیاسە منەوە گۆرانیە ئەوە هەر بیڵێ بۆ خۆی لەحنە یەک بەیەکی ئەموشانە نەرمی ئەموشانە ڕوونی ئەموشانە ئەڵی شلکێنەیە بەدەستەوە دێت ئەمە بۆ خۆی هەڵگری جۆرێک لە ڕیتمە جۆرێک لە ئاوازە هەر بۆیە شارەزابوونی مستەفابەکی کوردی هەم لە گۆرانی بێژەکان هەم لە ئالەتەکانە هەم زۆرجار لە بیت بێژەکانی ئەو ڕۆژگارانەیە دلیلی ئەوەیە کە بە بڕای مستەفابەکی کوردی دیوێکی تر لە ناو شاری مستەفابەگا هەیە کە ئەویر ئەو ڕیتمە موزیکەیە بۆیە لێرەوەڵین کوردی لە سالم جیادێتەوە ئەم نەرمیەکە لای کوردی هەیە لە لای سالم کوردی لەر لەو شارە کە سازەخانی شارەتی پیاوی کە باسی ئەو مەقامات و کۆڕی گۆرانی و شتەکانەکە لە کۆتایەکە ئەڵێ وە نییە کوردی مائیلی ئەم جۆرە ئەتوارانە بێ لازمە شاعر لە هەر نەوعێ بڵێ بۆ ئیمتیاز ینی چتەورێ بۆ لای ئەو بەڵام ئەوە جۆرە لە تەواضعیشە جۆرە لە تەواضع لەوەی کە گەڕانی شێتی بە دوای ئیمتیازە دایم شتێ بکایەکە مەسەلە گینا بۆ خۆ دەزانی فەخرکردن بە شعرەوە لە ناو شاری کلاسیکە لای نالیشێ لای سالمیژێ لای کوردیژێ بۆ نمونە نالیڵێ نالی حەلیفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە بەیتی ڕەدیفی کەس نییە هەرزەنەوە بە گەب دەکەن ئەوە هەرگاڵتەکردنی شێکەم ئەوە پلەی ئیستیعلاییە لە ناو شارە ئەمە لای مستەفابەکی ژەیە بە زەو دێڕێ جەناب بخوێنتەوە ئەوە جۆرێکە لە تەواضعش کە ئیشی منیش نییە بەزەوایشی زانمە ها چیتری هەیە لە ئیمتیاز ئەگەر نەمانوترێت تۆ کتێ باسیکی بۆی کۆتایی بە بەرنامەکە بێنی بە بڕای من مستەفابەکی کوردی ئیشە زۆر باشان کردووە کەمی لەسەر وتراوە کەمی لەسەر کراوە و ئەو جۆرە لە عشقی جاویدان هیوادارم ئەم بەرنمەیە ببێتە سەرەتایەک بۆ جۆرێک لە ڕوانینی تر لە قادرا لە ناو ئەم پیاوەیە و ئێمە کەشفی مەولانایەکی ترمان کرد لە ناو ئەدەبی کوردیە چونکی بیر نەچە مەولانای ڕۆمی شاعرێکی گەردونیە کەچی ئێمە لە پاڵ دەستمانە پیاوەکەی ناوی مستەفابەکی کوردی و بەم دیدە جوانەوە ڕوانێ و کەچی ئێمە هەندێک تەفسیری لابەلای تری بۆەکەین کە یەکێکیان تەواو سیخناکە بە مەسایلی دینی ئەویتریان سیخناخە بە جۆرێ لە شەرم و شکۆ کە هیچیان وانین لە ڕاستیا من لە ئێستا هەر ئەو نەتوانیمان دەستیەوە خۆش بێت و لە شتان ساخ بەڵێ عزیزانم قەلەندەرخانە لێرەدا کۆتایی پێهات سپاسی تەوامان بۆ هەرێک لە بەڕێزان علی پێنجەنی شاعیر ئەڵۆ غەریب مۆزیکژان لەگەڵ هاوکارم ڕزگارەمین هەمیشە کامەران بن
سەدای سنتورەکە لەم گەرمام شەو چریکە و بانگی دڵ بێ شەرمام شەو بەناخونکاری فەرهاد دێ لە دەستم وەها شاهوو لە سینەم نەرمام شەو لە تەنهایی بە یادی ڕۆحی مەجنون خەیاڵی گەشتی دەست و دەرمام شەو غوباری خاقی وامەیەک گەر بەهەشتە کە قاپی تۆ سەبووری دەرمام شەو لەسەر ڕوونزامی ناخون نەخشی تۆی بەست تەمای سەنعاتەکە زەرمام شەو لە دەوری شەم گەڕا پەروانە ناکەم لەسەر ڕێی وەسلی تۆ ڕەهبەرمام شەو ئەگەر چیا رویاوەربوون بە تووشمن خەمی بێیاری بوویا وەرمام شەو کە چونکە بۆی ویساڵی تۆی تێدایە نەسیمی سوب خەبەر ئاوەرمام شەو سرم شۆڕی ویساڵی کەوتە سەرباز دیسان کوردی کە دەردی سەرمام شەو